وەکو هەمیشە کەناڵی ئاسمانی پێیام بە هەگبەیەکی پڕەوە پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان وەکو مانگی قورئان کرد و بە توێشوێکی زۆریشەوە ئەو مانگە پیرۆزەی بەڕێ کرد. پەیام لە ڕێگەی بەشی بەرنامەکانیەوە پێشوازی ناوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان کرد و ئەمەش بووە هۆیەوەی شاشەی پەیام لەو مانگە پیرۆزەدا پڕبینەرتر بێت. سەدای زێڕین، سیگەوەر، خەتمی قورئانی پیرۆز، چریکە، پارشێوی پەیام، ژیانی موسڵمان، نەوای دڵ، بەسەرکردنەوەی موسڵمانانی بەریتانیا لە گرنگترین بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پەیام بوون لە مانگی پیرۆزی ڕەمەزان. لە مانگی قورئاندا سەدای زێڕین جیاواز و فراوانتر لە بەرنامەکانی ساڵانی ڕابردوو زۆرترین کەسایەتی قورئان خوێنی جیهانی و عەرەبی تێدا بەشداریان کرد. بە شێوەیەک بەرنامەکە لە هەرێمی کوردستان و تورکیا و ئێران و عومان و ئیمارات و قەتەر و چەندین وڵاتانی دیکە ئامادە و پێشکەش کرا و دڵ و دەرونی ڕۆژەوانانی تێدا ئاو پرژێن کرا. قورئان لە بەران بەمبەستیان دانی خەڵک بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز و بەرنامەی چریکە دوو تەوەری دیکەی کەناڵی پەیام بوون کە ئامانج لەی گرنگی زیاتر بوو بە خوێندن و لەبەرکردنی قورئانی پیرۆز. بەرنامەی سیگەوهار لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. سیگەوهەر یەکێکی دیکە بوو لە بەرنامە پڕبینەر و کاریگەرەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان کە لەلایەن پۆلێک لە پێشکەشکارە دیارەکانی پەیامەوە پێشکەش کرا و چەندین تەوەر و بابەتی پرسوود و ڕەمەزانیان پێشکەش بە بینەران کرد. دوانانی بەرنامەکەش لە مامۆستانی ئاینی و کۆمەڵایەتی و وەرزشی و تەندروستی و چەندین پسپۆڕی دیکە پێکات بوون. بەشی دووەمی بەرنامەی سیگەوەر بە شەوان پێشکەش دەکرا و تەوەری عیرفانی و هونەری و ئەدەبی لە خۆ دەگرت. ئەبێ هەر لە ئێستاوە خۆی بۆ ئامادەکات بۆ بە ڕۆژووبوونی ڕۆژەکانی هەموو پارشێوانێکیش. مامۆستا شاخەوان سیامانسووری بەرنامەی پارشێوی پەیامی بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێشکەش دەکرد و موسڵمانانیش بۆ وەرگرتنەوەی وەڵامی پرسیارە شەڕعیەکانیان پەیوەندیان دەکرد. ئەم بەرنامانەی پەیام باسکران مشتێک بوون لە خەرمانی بەرهەمی ڕەمەزانی ئەم ساڵی کەناڵی پەیام کە لە ئەنجامی لێبڕان و شەو نخوونی تەواوی بەشەکانی کەناڵە ئیسلامیەکە هاتە بەرهەموو بووە شانازیەکی دیکەی کارەکانی ئەم کەناڵە ئیسلامیە سەنگینە.